بەڵێ بڕیارە 1400 عێراقی لە ئەمریکا ڕەوانەی عێراق بکرێنەوە کە لە ئێستادا 114 کەس لەوانە دەستگیر کراون و زۆربەیان لە ویلایەتی میشیگانن. هاوکارمان سەما دزەیی لە دیترۆیتی میشیگانەوە زانیاری زیاترمان لەم بارەیەوە دەداتێ. سەما ئەم کاتت باش؟ سەما گوێت لە منە؟ بەڵێ سەما زانیاری نوێ چییە لەم بارەیەوە؟ بەڵێ هێرۆ بە سیستم پێشت برێم کەوەی 114 کەس لێرە حەبس کراینە لە میشیگن لە ویلایەتی میشیگن، بەڵام نردیانە ویلایەتی ئۆهایۆ لە حەبسی ئۆهایۆنە ئێستا 700 کەس بە تۆتاڵ ژمارەی کەسەکانن کەوانەی بڕیارە ڕەوان بکرێنەوە عێراق بەس لە ویلایەتی میشیگن. دوێنێ شەوێ بەڵێ حاکمی دیترۆیت حکمی داکەوەی 9 ڕۆژی تر بمینێنەوە لە ئەمریکا وەبی بتوانن کەیسەکەی خۆیان بنێرنە دادگای کۆچکردنەوە وەبی لەوێن دەر ئامادە بکرێت. باشە سەما لەسەر چی ئەوانەی وەکو ئاماژەی پێکەی 700 کەس لەوێ ڕەوانە ئەکرێنەوە بەڵام 114 کەس دەستگیر کراون، ئایا ئەوانەی دەستگیر کراون لەسەر چی دەستگیر کراون؟ بەڵێ هێرە ئەوانەی دەستگیر کراون مەسەڵەن یەکێک لەو کەیسانەی لە لامە ئێستا دوێنێ کچی ئەو پیاوە کەوەی 20 ساڵ لەمە 30 ساڵ لەمە پێش لە ساڵی 1970 ئەوە تاوانێکی زۆر بچووکی هەبوو ئەویش کەوەی کۆکەینی لەدەستدا بوو، ئەماونتەشی زۆر کەمی لەدەستدا بوو کەوەی پێی گیرا ئەوەش لە حەبس بوو لە بۆ ساڵە کونی و لە حەبس بوو وەختی خۆی لە ساری 9 هاتە دەرێ لە حەبس و دوایە لە 2005 گرین کارتەکەیان لێوەگرتەوە و ئێستاش لە حەبسدایە بە تەمەنی 67 ساڵ. بەڵێ ئەی باشە سەما تۆ لەگەڵ خێزانەکاندا قسەت کردووە؟ خێزانەکان خۆیان لەم بارەیانەوە چیڵن لەبارەی ئەم دەستگیرکردانە؟ هێرە زۆر گرنگەکەوەی باز بکەین کەەوەی زۆربەی ئەو کەسانەی کە حەبس کراینەوە ئەوانەی کە ڕەوان دەکرێنەوە عێراق زۆربەیان مەسیحی کلدانینە. سەرۆک ترامپ پێشی ئەوەی سەرۆک بیتن هات ڕالیەکی کرد لێرە لە دیترۆیت کەوەی پەیمانی دا کەوەی مەسیحیەکان دەپارێزی. زۆربەی مەسیحیەکان دەنجی خۆیاندا بە سەرۆک ترامپ و دوێنێ خێزانەکان گوتیانە دەنجی ئەمریکاکەوەی ئێستا زۆر پەشیمانن کە دەنجیاندایە سەرۆک ترامپ و هەست دەکەن کەوەی خۆی هاتە ئێرە ئەو قسانەی گوت بەس دەنگەکان بباتەوە. بەڵێ باشە هاوکارمان سەما دزەیی زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە و هیوادارین کە بێتەوە زانیاری زیاتر لەم بارەیەوە ئامادە بکەیت. بەڵێ زۆر سپاس هێرۆ. سپاس سەما.